گەورەترین ڕووداوی گەنجەکان ساڵتان لێبێ و ئەم کاتتان باش. شێوازی چۆنێکی پێشکەشکردن بۆ خەڵاتەکانی ڕوانگەتان پێدەڵێم. فەرموون بابێکەوە دەست پێ بکەین. وەلاپەڕی سەرەکی وێبسایتی ڕوانگەیە، ڕۆینە ژوورەوە www.rwanga.org. ئەتوانی یەکسەر ئاها داخڵ بی و ئەتوانی /awards لێدەی. دێنە سەر ئێمە ڕوانگە ئەوەردز 2026 هەڵەبژێرین. ئەو زمانی کە ئەتەوێ هەڵی ئەبژێری next. ئەمە مەرجە گشتیەکانی بەشداریکردنە بۆ خەڵاتەکانی ڕوانگە. ئەو مەرجانە تکایە هەمووی بخوێنەرەوە دوایی next بکە. ئەو وارەی کە ئەتەوێ داهێنانەکەتی پێشکەش بکەیت، بۆ نمونە کورتە فیلمە، فۆتۆگرافیە، داهێنانی زانستیە، وێنە کێشانە، کارسازیە کامەیە. ئێمە من کورتە فیلم هەڵەبژێرم next. لە کورتە فیلم هەر بەشێک کە هەڵی ئەبژێری، هەر بوارێک کە هەڵی ئەبژێری مەرجی تایبەتی خۆی هەیە. ئەو مەرجانە هەمووی پێویستەکە زۆر بەوردی بخوێنرێنەوە. ماوەی فیلمەکە چەندە، فۆرماتی فیلمەکە، ئەمەوەکو پروپۆزەڵێک وایە. مەبەستی کورتە فیلم مەرجەکانی چییە، ئەمانە هەمووی ئەخوێنیتەوە. اینجا دوایی next دەکەی. ئەمە زانیاری دەربارەی تۆیە، زانیاری بەشداربوو. ناوی سیانیت ئەنووسی. اینجا دوایی دەیتە خوارەوە، بەرواری لەدایک بوون، ڕەگەزەکەت نێرەیان مێیە. اینجا پارێزگاکە لەکوێ ئەژیت، لە بەغا، لە بابل، لە دیالە. من هەولێر هەڵەبژێرم. اینجا دوایی next. ژمارە مۆبایلمان پێویستە و دانەیەکی تریش کە in case پێویستمان پێ بوو بمانگەیەنێ بە تۆ. دوای ئەوە دیوی پێشەوەی ناسنامە دێ سەر ئێرە. ئەو ناسنامەیە کە هەتە دیوی پێشەوەی ناسنامەکە باڵێن کۆپیەکمان ئەوێلەی ئەپلۆدیەکەین. ئەبێ دڵنیابی کە لەناو لاپتۆپەکەت هەتە. ئەوە بەشی پێشەوەیەتی. اینجا دوایی دیوی دواوەی ناسنامەکە هەڵەبژێرین. ئەوەش دیوی دواوەی ناسنامەکە. دوای ئەوە ناوی بەرهەمەکەت چییە؟ ناوێکی لێ بنە. بۆ نمونە فیلمی مێژوو. لێرەیان دەیتە سەر بەرهەمەکەت. ئایا بەرهەمەکەت ڤیدیۆیە؟ کەواتە ئەبێ ڤیدیۆیەک لێرە ئەپلۆدکەی. ئەگەر ڕەسمە، وێنە کێشانە، ڕەسمەکە ئەلێرە ئەپلۆد ئەکەی. دەینە سەر بەرهەمەکەم. بۆ نمونە کورتەیەکت هەیە لەسەر بەرهەمەکەت، نووسیوتەتەوە بە وێرد. لێرە ئەپلۆدیەکەی و دایەنەی. دەینە سەر باری بەشدار بوو، بۆ نمونە لە ناوخۆی تۆ یان پەنابەریت یاخۆت ئاوارەی. بۆ نمونە من ناوخۆ هەڵەبژێرم. گرنگە بەلامانەوە بزانین چۆن گوێبیستی ئەو پرۆژەیە بووی. پرۆژەی خەڵاتەکانی ڕوانگە هاوڕێیەکت پێیوتیت، لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بینیت، لە ماڵپەڕێک بینیت، لە تەلەڤیزیۆن بینیت و بیستت لەکوێ زانیت. بۆ نمونە من تۆڕە کۆمەڵایەتیەکان هەڵەبژێرم. لە تۆڕە کۆمەڵایەتیەکان تکایە بۆمان بنووسە لەکوێ، فەیسبووکە، لە سۆشەڵ میدیا بەعام. ئیتر ئەگەر ماڵپەڕە ناوی وێبسایتەکەی بۆ ئەنووسیت لەکوێوە بیستت تکایە ئەوەمان بۆ بنووسە ئەلێرە. اینجا دوایی کۆتا هەنگاو سەبمەتەکەی. ئەوە لێرە پێمان ئەڵێ کە بە سەرکەوتوویی پێشکەش کرا. خەڵاتەکانی ڕوانگە تەنها خەڵات نین، بەڵکو دەستپێکێکی کاریگەرە و ڕۆژی درەوشانەوەی ئەستێرە گەنجەکانمانە. خەڵاتەکانی ڕوانگە داهاتوت بنەخشێنە.